ئەیام هیچی لەوانەی نییە نەدەتوانم لەگەڵ تابم نەدەستیشم لە تۆ بەر بێ تیکتۆکسی بووینە برا گەورە ناشرینترین شتە بە شەریەت بەخۆی دیتێکە ناوی لێ نایە فەن و هونەر و شتانە وەڵا تو گەلە زیرە چێم بەخۆمەوە بەرنامەم نەدیدیتەوە بەخێر بێ زۆر سپاس چاوان بڵێم حەمە نەجات یان محەممەد نەجات وەڵی هۆردووچی تەواو بەس حەمە نەجاتەکە زیاتر ڕوویە باش سحاتم پێ خۆشتری یاخوار سەحەت خۆش بی حەمە ژیان لە ناو چلەکانی تەمەنیایەت ئارێ بەخوای پیر بووم زانی چۆنە لەکنە من ئەو لەوانەیە و پرسیارە دووبارە بیتن ینی تەمەنت چەندە و یانەوە دەزانی ئەمن کاتێک دڵم خۆش دەبی هەز دەکەم عمرم 20 ساڵە کاتێک کە دڵم زۆر ناخۆش دەبی بێتاقە هەز دەکەم عمرم 70 ساڵە یعنی ئیدی بە دڵخۆشیە لە چی ئەو تەمەنەت پەشیمانیت طبعاً ئینسان ئەگەر لە تەمەنی خۆی فکر بکاتەوە و تەمەنەی بەڕێ کردیە لەوانەیە پەشیمان نەبیتن لەبەرەوەی هەر تەمەنە و بیرکردنەوەی خۆی هەبووە هەر تەمەنە و خۆشی خۆی هەبووە بەڵام ئەمن لە یەکشتی پەشیمانم ئەگەر تەمەم بگەڕێتەوە ناچمەوە پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلێژ هونەرە جوانەکان وەکۆ خەڵکەی دەچووم کاسبیەکەم دەکرد لەوانەیە ئێستا ژیانی ماڵ و منداڵم خۆشتر دەبوو ئێستا عیبی نییە بەڵام خۆشتر دەبوو باش شتێک بپرسم لەوەوە بەڕاستی پێم بڵێ ئێستا سەردەمی کامتانە هونەرمەندەکان یا تیکتۆکچیەکان تیکتۆکچیەکان ئەی باشە دەکا خۆت باسکرد 9 ساڵ خوێندوتە تۆ بەس خوێندن بێت 9 ساڵ ئەتوو 5 ساڵ پەیمانگەی هونەرە جوانەکان بەخۆشی بە ناخۆشی وەڵا بە شەو دەچوم لە شەریکەی ئیشم دەکرد هەتا پارەی پێیاکەم سبەینێ لە مەحەدی بتوام زرکەشی جوان پێی لەبەرکەمیان ئەوەی خۆم پێ بەڕێ بکەم ئەخەم بەو شادەی مادی بووم 4 ساڵی کولی ئێوە بە خۆشت تەڵەبە بووی لەگە من دەزانی چەند بە زەحمەت تاوام کرد ئیم بە 8 ساڵی دای باسەکەی لە باستەیجەکە ئەوجە مۆزوعەکە ئەوەیە لەوەی پەشیمانم ئێستا تیکتۆکچی بوویتە هونەرمەندە ئەکادمیەکان لە ماڵێنە تیکتۆکچی بووینە برا گەورە باسی پەشیمانیمان کرد بەڵێ ئەگەر دەسەڵاتت هەبێت کام ئیشەت کە کردوتە لە ژیانی خۆتە ئەیسڕیتەوە ناتوێ هەبێت کام ئیشەت ئیشی هونەری وانە بەڵێ ئەمن ئەو ئیشانەی کە کردیتم باوەڕ دەکەم لە هەمویان پەشیمان نیمە چونکە هەر ئیشە و بەسەنە چەند مەسرحیاتەکەم کردێ لە کاتی تەڵەبایەتی و پاشانیش زۆر فەخریان پێوە دەکەم مەسەلەن پرۆگرامی بەزمی بەزم پێکردم پێ ناسرام ئەمن لە 2003 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان هەتا 2014 ئیشم دەکرد کە زەمنی نەدەناسی بە پرۆگرامی بەزمی بەزم ناسرام یعنی مادام ئەوەیە ئەمن وەکو ئەکادمیەت فەخر بەو مەسرحیانە دەکەم کە کردیمە وەکو کە ئەوەی حەمە نەجاتی بە بینەران ناساندە و پرۆگرامە بوو یعنی هەمووی تقریبا خزمەتە چی منی کردیە شانازی پێ دەکەم بەڵام یەک دوو شتێ مەسەلەن یەک لە ساڵەکان بەشداری کامیرەی شاراوام کرد لە کەناڵەچی ئێستا ئەگەر بەدەستە خۆم بیتن نەک ڕەشی کەمەوە هەر لە مێشتیشم دەری بم چکە کامیرەی شارەوە باوەڕ دەکەم ناشرینترین شتە بە شەریەت بەخۆی دیتێکە ناوی لێ نایە فەن و هونەر و شتانە باش ئەگەر بڵێم لەدا چەند ئەیت بە بەزمی بەزم چەنی ئەیتێ بۆچی ئەوەنەش بەدڵتا حەمە لەدە چەندی دەدەمێ 100 ئەی بابا بۆ ئەوەندە بەدڵتە باش ئەمن تازە باسی یەک شتم کرد لەوانەیە مەسرحیاتی زۆرم کرد ئیدی نە پارەم پێ پەیداکرا نە پێش ناسرام بەزمی بەزم ئەمنی ناسان بەزمی بەزم توانیم کەمەک پارەی خڕکەمەوە ینی ژیانی گۆڕیم چکە پێش بەزم بەزم ژیان زۆر خراپ بوو زانی ژیانی گۆڕیم و ناسراشم ئەو ڕێز و تەقدیرەی ئێستا شەیتم لەویەوە سەری هەڵدا ئەوانە هەمووی نوقاتە دووش لۆ دەرێم لە 10 دەدەمێ لەبەرەوەی بەزمی بەزم تاکە بەرنامە بوو لە هەموو کوردستان خەڵک پارەی دەدا شەڕی دەکرد لەسەوەی بیتاقەی ببڕیتن بێتن لە دیار دانیشی
خەڵک فکر لەگەڵەوەی ناکاتەوە مەسرحەیەکی هاملێتی ئەسڵەن مەسرحەی هاملێتی عرض کرێ 6 کەس نایەتە دیاری هونەر لە بۆ خەڵکە لە بۆ بینەرە لە بۆ جەماوەرە لە بۆ تو نییە لە بۆوی نییە دەزانی ئەمە هەمومان تێدەگەین ئەوجا ئەوەیە کە دەرێم زۆر فەخری پێ دەکەم لەبەرەوەی بینەر ئەوەی دەویست ئەتوو لە بۆ بینەریش دەکەی لە تایدەمە لۆ بووینە هونەرمەند لۆ بووینە ئەکتەر لە بۆی تەمسیل لە بۆ خەڵک بکەین خەڵک ئەمنی دەوێتن چ بکەم بۆچی دەستە لە ئەیام ئەکرەم بەرنامە ئەیام زۆر نازدارە ئەیام یەکە لەو هونەرمەندانەی باوەڕ دەکەی خۆشەویستی بۆ تەمسیلی کاتی خۆی کە 2023 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان تەمسیلەکانی ئەیامی وای لێکردم فەنم خۆش بێ هونەری کۆمیدیام خۆش بێ ئەوە یەک دوو ئەیام ئەکرەم ئاکتەرێکی ئەکادمیە ئەیام ئەکرەم لەگەر هەموو هونەرمەندە کۆمیدیایەکانی ئێستا هەیە جیا دەکرێتەوە لۆ بە ئەکادمی تەمسیل دەکات ڕۆژێک جێت لێ بووە ئەیام ئەکرەم جوونی بەیەکەچی بدایان دوور لە ڕووی جەدابتان لە ناو تەمسیلەکانی تفی بەکاربینیان ببورم بەو شێوازە قسەی دەکەم جرتەچی بەکاربینی زۆر ئەکتەری کۆمیدی هەیە بەوانە بەناوبانگ بووە بە جوون و بە ئەو ئەیام هیچی لەوانەی نییە کۆمیدیایکی زۆر خاوێن پێشکەش دەکاتن ئەوەیە کە و ئینسانیشە باش ئامۆژگاریەکی هەیە کە هەمیشە لە مێش کتابێ لەگەڵ تا بمێنێتەوە قەت لە بیرینەکەی بەڵێ زۆر جار طبعاً لەوانەیە ئەگەر ئەیام ئەکرەم نەبایە من بە خەتێکی خراپ لەوانەیە بڕۆژ بامە لە هونەر ئەو زۆر نسحەتم دەکات زۆر ڕێم پیشان دەداتن یعنی زۆر جار دەرێتن نا هەموو فیلمەکە داوایان لێکردی هەموو درامایەک هەموو مقابلەك داوایان لێکردی نابی بیکەی ئیلا ئەگەر نەزانی 100 خزمەتت دەکات ئەگەر خزمەتی نەکردی ناشیرنت دەکات ئەوە یعنی تقریبا دوورکەوتنەوەی منیش لەو کۆمەڵە کارە خراپەی ئێستا لە کوردستان هەیە ئیوەی بوو نسحەتەکانی ئەیامی بوو ئەگەر شتێک زۆر 100 ئەکادمی باش نەبی نایکەم حەمە ئەڵێن زۆر حەزە لە پارەیە ناوەڵڵا شێوەی گوتیە بەخۆی پارە خۆشە ئەگە پارە تەبی زیرکی جوان لەبەر دەکەی سەفەر دەکەی خواردنی خۆش دەخۆی ماڵ و منداڵت لەوانەیە ژیانیان خۆشتر بکەی بەڵام نەک ببیە عەبدی پارەی خەتەوهانە بوویمە ئەمن زۆر جارەیە ئیشم کردیە لەوانەیە ئیشی هونەریم کردیە لەگەر ئەوەی بەرامبەرم کردیتمەنیوە لەوانەیە مستحەق نەبووە کە نیوەی بدەمێ بەڵام لۆ ئەویش مادی بۆ ئینسانە ینی وانە نابەخۆی باش دیمەنێکی سێرە بە بچیتە ناو دایرەیەک ڕەگەزنامەی گشتی لەوێ محەممەد نەجات ببینی ڕاستەکەی من کات خۆی کە پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کرد ئەمە 30 تەلەبە بوون لە شعبەی 28 ناویان گەڕاوە لۆ تەعیناتەمە 2 کەس ناومە نەگەڕاوە یەک لەوانە لۆ تەعیناتی ئیدی ساڵێک مامەوە ساڵێک 2 ساڵ لە ماڵی دانیشتم بەبێ ئیش دوای خواوەی کرد شوێنێکی باشترم بە قسمەت بوو لە بەڕێوەبەرایەتی پاسەپۆرتی هەولێر تەعین بووم ئێستاش هاتیمە مدیرێت بەسەرکەتیمە چەند قادرمە دایرێکی زۆر باشە زۆر ڕێزم دەگرن ڕاستە من شەهادەکەم هونەریە بەڵام لەسەر میلاکی وەزارەتی ناوخۆمە حەمە تووشی هیچ بووی لەو کاتان ئاخەرێکی ئیشکردن بێ خەڵک بێت چاوەڕێ نەکاتۆ لە پاسەپۆرتی بووین ئەو شوێنانی کە مراجعی زۆر بووە منیان دادنە هەموو داهاتن لێم غڕدە بوون و قسەیان دەکرد مراجعەکە مدیرەکە گوت وەرە کاک ئەتوو بە کەلکەوێن دەرنایە لە غورفەتی دانا بەمانجز نەفەر نەدات بۆ خۆت دانیشە بە عاقلی دانیشت بوو بیستومە لە ناو گۆرانی بێژەکانە زۆر حەزە لە دەنگی هەردی سەلاح ئەوکو زانیت زانم هاوڕێتە تەلەبە بووین پێکەوە وەلەو پاش تەخەڕوجی دی لەوانەیە دەرفەت نەبووە چاومان بە یەکەویتەوە بەڵام ئەمە تا ئێستێکتان نەبینەوە تەلۆکاتەوە جارێکی ڕەخنەشی لێگرت بووین ئارەوەڵا
بەڵام من هونەرەکەیم خۆش بێ. زۆر حەز لە کام گۆرانیەتی؟ نەدەتوانم لەگەڵ تا بم نەدەستی نازانم بەخواخم گۆرانی بێژ نییە. کێوتێتی حەما شانۆکارم وەکو تۆ ئەو پێڵانەم زۆر کردو گۆرانی بێژنی و نا هەرتوانی تۆزێکی بڵێ. نەدەتوانم لەگەڵ تابم نەدەستیشم لە تۆ بەر بێ نەبۆم دەکرێ بژیم بێ تۆ نە ئەو عیشقەم هەتا سەر بێ. دەستخۆش زۆر سپاس. گۆتا پرسیارە لێ بکەم. ئەڵێیت هونەرمەند هاوسەرگیری نەکا باشتر، بەڵام خۆت بۆ هاوسەرگیری ڕۆشتووی بۆ ئیستانبول. ئەمەد لە چی و ئەمەشە لە چی؟ نا زۆر جار باسی وەی دەکەم. چاوپێکەوتنەکەتم بینیوە کە ئەڵێ نابێ هونەرمەند هاوسەرگیری نەکا باشترە. تو گەلە زیرە چێ بخۆمەوە بەرنامەم نەدیدیتەوە. دەزانی نەک ئەمەی کورد یان ئەکتەری کورد هەر لە هەموو دنیاە ئەوانەی گۆرانی بێژن یانەوە هەر لە بەعام هونەرمەند ئەوانەی زەواجیان کردیە فەشەلیان هینە بەزەمە کورد قەیمین فەنەکەش دەکەین و حیاتی عایلەکەش دەکەین. دەزای مۆزوعەکە چیە؟ ئەتۆ جاروێ ئەوڕۆ لە هەولێری سبەینێ لە سلێمانی ڕۆژەش کە لە دۆهۆچی ئەو لە کەرکوچی لە زاخۆی لازم لە یعنی دەگەڕێ ئیشت لەوێ ئێخر عائیلەش ناتانی ئەوەندە بە زیان بێلی ئەوانش پێویستیان بە تووە. ئیدی ئەوەیە لە دنیا زۆر جارێ هونەرمەندەکان لێک جدا دەبنەوە. بەچی گەشتیتە ئیستانبول؟ طبعا قسمەتەکەەوە لە ئیستانبول ژنی بینم. خێزانەکەم تورکمانە بەڵام ساڵانێکی زۆر زۆرە لە تورکیا ژیاینە. ئیدی ئەوە بۆ قسمەت. دەستخۆش. زۆر سپاس.